كما قسما لسريتي برغاستي ما نوي ليرا بناوي هشج لانك وراجينين اويا كهردو د صلاه لبرادراني شتي بارتي مرجع نزيق بوتوا ودلنيانا كينوا امان ناتوان بم تزوير ساخته وغزي كردنو دزيا مرجي خويان درنگتر بخن بويا همو هاولاتيان هرمي كردستان باميد بون اما ليرا وداوما لهمو هاولاتيان هيا وداوما لدنگدران هيا وبتابت كالب جاردني برلماني كردستان بريويا نيتي امد صلاته نيتي شتي بارتي اويا كخلق باميد كالا بروسي سياسي او بهمو شيويا آماده بتزوير بساختكردن بوي ك فضای دیموکراسی لە کوردستان خستۆتە ژێر پرسیارەوە بەڵام ئێمە داوامان لە نوێنەران و لە هەموو لایەنەکان ئەوەیە کە بەجددی بەدەم دەنگی دەنگدەرانیانەوە بن و پشتگوێ نەخەن و داوا لە هاوڵاتیان نەکەین بۆ جاری دووەم کە بە هیچ شێوەیەک بێئومێد بوون تووشی ئەوان نەبێت بۆی ئەوەی کە ئێمەش داواکارین بەڕاستی وەکو سەرجەم ڕێکخراوەکان لە هەر شەش لایەنەکە داواکارین لە لایەنەکان بەجددی بایکۆتی و مقاتعی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن ئەوەی کە بەشدار بێ لەم پرۆسەیە و بەشدار بێ لە ئەنجومەنی نوێنەران دیارە ئەویش مەرگی لەگەڵ مەرگی یەکێتی و پارتیایە بۆ چونکە ئەوان بەدزی و بەگزی ڕۆشتونەتە ئەنجومەنی نوێنەران